بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوڵاتیان ڕوو لە چەم و ڕووبار و ناوچە فێنکەکان دەکەن بۆ مەلەکردن. ئەمە ڕووباری باڵەکایەتیە. ژمارەیەکی زۆر هاوڵاتی بۆ مەلەکردن ڕوو لەم ڕووبارە دەکەن. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لە وەرزی هاوین بە تایبەتی بە دیارکراوی لە مانجی تەمموز ئەگەر بەم ڕووبارەدا گوزەرێک بکەیت دەبینی بەدەیان خەڵک ڕویان کردوتە ئەم ڕووبارە بۆ خۆفێنکردنەوە لەو گەرمایە لە سەختی گەرمای هاوین لۆیە دەمەوێت سرنج بخەمە سەر دوو خاڵ بەگشتی یەک لەوانە نەبوونی تابلۆی ئاگدارکردنەوە لە ناوچەکان بەگشتی و بە تایبەتی لەو شوێنانێک کە زۆر قەڵە باڵخەبی لۆیە کە باڵێن خەڵکێکی نەشارزادە هیچ ڕێنمایەک نییە و هیچ ئاشنایەتیشی بە ناوچەکەنیە لێ ئەمە زۆر جارە بیتە هۆکارێک بۆ ئەوەی حڵاتی نەخوازرا ڕووی بدا. ئەوەی ڕاستیبی زۆر گەرمی کردیە دی خەڵکەکە زۆربەی خەڵکەکە ڕویان لە ڕووبارەکان کردیە وە باشە ئەوانی کە دەچێنە ڕووبارەکان مەلەی بزانن یعنی زۆر کەسێ مناڵەکانیان یانە باوکەکەشیە لەگەڵیەدایە خۆش یا هیچیان مەلەی نازانن ئیدی وە پێویستە کەسێکیان لەگەدابی شارەزابیتن یا ئەو بەدلەی لەبەر بکەن کە پارێزراوە بن لەوەی کە بەدوورە بن لە خنکانێ هۆکاری دێنە سەر ڕووباری گەرمایە و ئەوڕۆ گەرمایشی زۆر بەتینە مەش ڕۆژانە لە کارین و کاسبیەکەین و گەرمان زۆرە بیت و دەین لەو ڕووبارەی خۆ فێنکەکەینەوە و کارەبانیە و ئیشەکەی مەش ئەوێ. سەرباری بە سەربردننی کاتێکی خۆش لە ناوچەکە ساڵانە چەندین هاوڵاتی و گەشتیار لە ڕووبارەکانی ناوچەکەدا دەخنچێن کە زۆرینەیان بەهۆی ناشارەزاییان لە مەلەکردن و سروشتی ناوچەکەوەیە. بەرگری شارستانی سۆرانیش داوا لە گەشتیارانی ئیدارەی سۆران دەکات دوور بکەونەوە لە مەلەکردن لە ناو ڕووبارەکان بەو پێی گونجاونین بۆ مەلەکردن. بەهۆی نەشارەزاییان چکە خەڵکێک دێتە ئەو سنوورە شارەزای شوێنی جوگرافی ئێرە نییە بە تایبەتی ڕووبارەکانمان ئاوێکی بە خوڕ و سارد و هەروەها پاشماوەی تیادا ناو ڕووبارەکان بۆیە پێویستە ئاگاداری خۆیان بن و دوورکەونەوە لە مەلەوانیکردن لەو شوێنانە و لە هەر شوێنێکش کە مەلەوانی ئەکەن پێویستە هێلەگەی سەلامەتی بەکاربهێنن و ئێمە ڕێنماییان دەکەن کە مەلەوانی نەکەن و مەترسیدارە بەڵام ئەگەر هەر مەلەوانی دەکەن یانی پێویستە ئامرازی سەلامەتی بەکاربهێنن لەو شوێنانە. لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا 33 هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە ڕووبارەکاندا خنکاون کە زۆرینەیان گەشتیار بوون. زۆرینەی ئەو هاوڵاتیانەی خنکاون ئەوانن لە مەلەوانگە فێری مەلەکردن بوونە بێ ئاگالەوەی مەلەکردن لە ڕووبار مەترسیدارە و شارەزایی زیاتری پێویستە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.